هەر یەکەم لەحظەکە بینیم هەڤاڵ هەڵمەت کەسێکی وابوو کە نمونەی نەبوو لە باشووردا، یعنی هەموو هەست و کەوتەکانی نەرمونیانی قسە خۆشی ئامۆژگاری کردن، پەیام و ئامۆژگاری و سمینار و هەموو وتەکانی هەڤاڵ هەڵمەت ئامۆژگاری ئەوە بوون کە خەڵک پێکەوە باش بێ، پێکەوە ژیان ڕەفتارکردن، هیچ دژی ئەوەی نەبوو کە بڵێ لایەنێک بگری و لایەک بەردا. حەزی دایم بەوە دەکرد کە خەڵک پێکەوە وەکو کۆمەڵێ برابێ. ئاوات و ئامانجی ئەوە بوو هەڤاڵ هەڵمەت کە تەفرەقە و ناخۆشی و ناحەزی لە مابەینی میلەتی کوردان نەمێنی. کار و خەباتیوی بۆ هەموو گەلان بوو بە تایبەتی میلەتی کورد. قەت دەیگوت فەرق بە کەس مەکەن، ماڵێن ئەوە پارتیە، ئەوە یەکێتیە، ئەوە نازانم کێیە، ئەوە گۆڕانە. کورد هەر کووردە و هەمومان پێکەوە براین. دەبێ ئێمە هەر هەوڵ بدەین کە هەمومان یەکتر بگرین و کۆنگرەی نێونەتەوی بە زووترین کات دامەزرێندرێ و بەڕێوە بچی، بەڵام بەداخەوە کە خەڵکی بەرامبەری وانە بوو. وەکو هەستی من هەڤاڵ هەڵمەت نمونەیی بوو، کەسێکی تاگ بوو لە باشووردا. باوەڕ ناکەم لە شۆڕژگێڕەکانی ڕابردووشدا کەس هەڵوێست و ڕەوشت و بڵێم چی، یعنی ئەو هەوڵ و تێکۆشانیوی هەمووی هەوڵدان بوو بۆ پێکەوە ژیان. باوەشی دەکردەوە بۆ هەموو کەسێک، پیرەمێردێک بە، پیرەژنێک بە، منداڵێک بە، هەمووی ڕێزی دەگرت، حۆرمەتی دەگرت، خۆشی دەویست، کە خۆشەویستی ئەو بۆ هەموو شتێک بوو لە کوردستاندا، بۆ ئەو خاک و خۆڵە کە تەمەنی گەنجی جوانی خۆی هەمووی لە پێناوی ئەو کار و خەباتە بەسەر برد. وەڵا هەر کەس دەڵێ حەیف، هەر کەس دەڵێ حەیف، بەڵام چ بکەین؟ هەر کەس دەڵێ کەسێکی باش بوو، هەر کەس دەڵێ کەسێکی حەیف بۆ هەموو کوردستان عنی زەرور بوو، کەلەنێکی گەورە بوو، کۆستێکی گەورە بوو. بەش بە حاڵی خۆم کە کوردستان پێ بزانی ئەوە کەلەنێکی زۆر زۆر گەورە بوو، بە تایبەت بۆ کوردستانی باشوور. من کە زانیم نەمزانی نەشەوە نەڕۆژە. ئێستاشەوە نزیکە دەگاتە چلەی ئەو هەروە دەزانم ئەو کاتەیە. هەندێک جارانیش لە ناو دڵی خۆمدا دەڵێم وەرزیندووە. ئێستاش خەڵک دەڵێ شەهید هەڵمەت، من وا بەزارمدا نایە دەڵێم هەڤاڵ هەڵمەت، لە دڵی مندا هەرزیندووە. ژن لە لایوی زۆر خۆشەویست بۆ، حەزی دەکرد ژن پێشکەوی، دایم دەیگو ئەو کتوبەندە بشکێنین کە ژن گۆشەگیرە لە ناو ماڵ، پێویستە ژنیش یەکسانە لەگەڵ پیا و فەرقی نییە، پێویستە کار و خەباتی ژنیش هەبێ و پێشکەوتووی ژن هەبێ. ژن پێویستە پێشکەوی خۆی عنی گۆشەگیر نەکات لە ناو ماڵدا و فەرقی ژن و پیا نییە. ینی حەزی دەکرد کە پیا و سالاری و دایک سالاری و باوک سالاری نەبێ، عنی مرۆڤەکان هەموو یەکسان بەیەکەوە بژین و ژیان بکەن. زۆر زۆر کاریگەری هەبوو لەسەر ژن. بەش بە حاڵی خۆم کە ئەوم بینی و ناسی، من زۆر ئەو کار و خەباتم خۆشویست، حاشقی ئەو ڕێبازە بووم لە کەسایەتی ئەودا. وەسفی ئەو بە من تەواو نابێ، بە کەس تەواو نابێ. بە حەقەت شەیدبوونی هەڤاڵ هەڵمەت کارەساتێکی دڵتەزێن بوو، خەمێکی گەورەی لە دڵی هەموومان دروست کرد.
نەک لە دڵی مندا کە لە نزیکەوە دەمناسی بەڵکو لە دڵی هەموو ئەوانەی کە لە دوورەوە گوێبیستی هەڵسوکەوتی ئەو ببوون، گوێبیستی قسەکانی ببوون، گوێبیستی وتارەکانی ببوون، نەرمونیانی ئەو هەڵسوکەوتی ئەو سیاسەتی ئەو بەڕاستی کاریگەری زۆری هەبوو لەسەر ئێمە. شەهیدبوونیشی کاریگەریەکی زۆری دروست کردووە لەسەر خەڵکی بناری قەندیل بەگشتی و هەموو کوردستانیش هەواڵ هەڵمەتیان بە پێشەنگی خۆیان زانیوە، بە کەسێکی سیاسەتمەداریان زانیوە، دوور لە سیاسەتی حیزبایەتی، دوور لە سیاسەتی هەر حیزبێک ئەو وەکو مامۆستایەک پێشەنگی هەموو کوردی کردووە، بانگەوازی ئەوەی کردووە کە ئێمە یەک بگرین، بانگەوازی ئەوەی کردووە کە ئێمە وەکو کورد لە هەموو لایەکەوە دەست لە ناو دەست یەک بین بۆ ئەوەی یەکێتی نەتەوەی پێک بێنین و بەرەو ڕووی دوژمن بوەستین، چونکە ئەو هەمیشە بڕوای وا بووە کە ئەگەر ئێمە یەکگرت و بین هیچ هێزێکی دەرەکی ناتوانێت بە ڕووماندا بوەستێتەوە و هەمیشەش ئەوەی پێگوتوینە کە ئەبێ لە پێش هەموو شتێکەوە مرۆڤ بین، مرۆڤ دۆست بین، نەوەک قەومیەت، بەڵکو پێویستە سەرەتا مرۆڤایەتیمان هەبێت، دواتر هەستی نەتەوایەتیمان هەبێت. ئەوە خۆی لە خۆیدا مرۆڤبوونێکی گەورەی بوو لە کەسایەتی شەهید هەواڵ هەڵمەتدا. وەکو خۆم کە لە نزیکەوە دەمناسی بەڕاستی کەسێک بوو بە تەواوی مەحنا، پڕبوو لە مرۆڤایەتی، پڕبوو لە جوانی، پڕبوو لە میهرەبانی، بە تایبەتیش بەرامبەر بە ژن ڕێزێکی زۆری هەبوو بۆ ژن. ئەو ڕێزێکەوە ئەو لە ژنی دەنا بڕوان ناکەم هیچ مرۆڤێک بەو شێوەیە ڕێزدار بێ بەرامبەر بە ژن. ئەو هەمیشە پاڵپشتمان بوو، هەمیشە پێیوتین کە ئەبێ بڕوامان بەخۆ بێت، بڕوامان بە توانای خۆمان هەبێت، ئەبێت ئەمێش وەکو پیاو بە هەمان شێوە کار بکەین، وەکو پیاوشان بەشانی پیاو لە سیاسەتدا لە کاری تردا هاوشانیان بین، نەوەک خۆمان بچەمێنینەوە خۆمان بەکەم بزانین لەو توانایی کە هەمانە دەری بخەین و بخەینە کار. هەمیشە پاڵپشتمان بوو بەڕاستی و خۆمیش کە دواین دیدار بەر لە شەهیدبوونی بینیم بە جۆرێک وتاریداوە، بە جۆرێک ئامۆژگاری کردین، وەک ئەوەی بڵێ ئەمە دوا دیدارمانە و وەک ئەوەی کە بڵێ من لێرە بەجێتان دێڵمەوە ئەو ئەرکێکە لە سەرشانی من بوو بۆ ئێوە جێی دێڵم، ئێوە درێژە بە خەباتی مندەن. بەڕاستی من ئەو ڕۆژە بەو شێوە هاتە بەرچاوم، وەک بڵێ ئەمە دوا دیدارمان ببێت. بەڕاستی زۆر خەم ناکەم بە یادکردنەوەی ئەو ڕۆژە. هەروەک لە کوردستان بە تایبەتی شەهید هەواڵ هەڵمەت کەسایەتیەکی دیاری بۆ خۆی دروست کرد بوو، کەسایەتیەک بوو کەوا هەمیشە بانگەوازیەوەی کردکەوە یەکێتی نەتەوەی پێک بێنێ، بۆیە لە هەموو لایەکەوە پلانگیری کرا بۆ ئەوەی کۆتایی بەم کەسایەتیە بێنێن، کۆتایی بەم توانا گەورەیە بێنن لە کۆمەڵگادا. شەهیدبوونی هەواڵ هەڵمەتیش بەڕای من بۆ کبکردنەوەی ئەو ڕۆحیەتێکەوە بە خەڵکی دەدا بۆ یەکگرتنی نەتەوەی، بۆ دژوەستانەوەی دوژمن بوو، هەر بۆیەش پلانیان گێڕا بۆ ئەوەی هەواڵ هەڵمەت شەهید بکەن و ئەو کاریگەریە کە دروستی کردبوو لەسەر خەڵک کە بکەنەوە و دابمرکێنن. بەڵام پێم وانی ئەوە دابمرکێتەوە، بەڵکو زیاتر و زیاتر پرشکی زیاتر دەبێت، چونکە بە شەهیدکردنی هەواڵ هەڵمەت خەڵک زیاتر قین لە دڵتر بوو بەرامبەر بە دوژمنان و قین لە دڵتر بوو بەرامبەر بەو نۆکەران و بەو کەسانێکەوە دەستیان هەبوو لە شەهیدکردنی هەواڵ هەڵمەت.